هەڤاڵ ئەبووبەکر چوارپارچەی کوردستانی کردووە بە یەک و حاجیانی کوردستانیش لە ئوتێلی 5 ئەستێرە دەمێننەوە. سڵاوتان لەبێت. تاوەرێکی کارەبای زەخت بەرز لە ناوەڕاستی کۆڵانێکی گەڕەکی سەرچناری کەرکووک ترسی خستۆتە دڵی دانیشتوانی کۆڵانەکە و داوا دەکەن هەتا شتێکی خراپ نەقەوماوە لای ببن. مەترسی تاوەرەکە لە نزستاندا زیاتر بێت لە کاتی ڕەشەبادا. گڤەگڤەکەی تۆقێنەرە و هەستەکەی دەکەوێت. منداڵانیش گویان لێ نییە و لەژێر تاوەرەکە یاری دەکەن. ئەڵماز عەبدول دانیشتووی گەڕەکەکە بە 964 وت معقول نییە لەبەرەوەی کۆڵانەکە زێدەڕۆیە ئەو مەترسیەمان لەسەر دروست ببێت. تەنانەت ئاگاداریشیان کردوین ئەگەر شتێک ڕوویدا خۆمان بەرپرسیارین. سەرچاوەیەک لە کەرتیدا بەشکردنی کارەبای ڕەحیماوە بە 964 وت ئەو تاوەرە 12 هێڵی گواستنەوەی کارەبای لەسەرا. چەندین ساڵە هەیە و نوێ نییە. بەڵام هەنێک کەس بە شێوەی هەڕەمەکی خانوویان کردووە و ئەو مەترسیان بۆ خۆیان دروست کردووە. حاجیانی کوردستان بۆ حەجی داهاتوو لە هۆتێلی 5 ئەستێرە دەمێننەوە و خواردنی باشیان پێدەدرێت. هەردوو شاندی بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرەی کوردستان و عێراق لە شاری مەدینەن و ئامادەکاری بۆ حەجی داهاتوو دەکەن. کاروانستونی وتەبێژی حەج و عومرەی کوردستان بە 964 وت لە کۆبوونەوەکەدا هەوڵدەکاری پرۆسەی حەجی ساڵی داهاتوومان خسۆتە ڕوو. بە شێوەیە کە هەردوولا کۆک بووین دەبێت باشترین خزمەتگوزاری بۆ حاجیان دابین بکرێت. وتیشی ئەو هۆتێلانەی لە شاری مەدینە بۆ حاجیان دابین دەکرێن لە هۆتێلە هەرە باشەکان و نزیکن لە حەرەمی مەدینەوە. بەشێکی زۆری هۆتێلەکان 5 ئەستێرەن. لە ڕووی خواردنیشەوە هەوڵ دەدەین باشترین خواردنیان بۆ دابین بکەین. وەرزی پاییزە و ئیدی سەر بە هەر ماڵێکدا دەکەی هەڵگیرا و دەبێ قەناعەت بکەی لەسەر پارچە کومباریان مەقەبا بحەوێتەوە. خانمان کەوتونەتە خۆ و کەلوپەلەکانیان دەرداوە. ئەوەش بازاری شۆرانی گەرم کردووە. لە ناحیەی سرێشمەی سەر بە قەزای خەلیفان دەبێت 15 ڕۆژ چاوەڕێ بکەیت تاوەکو فەرشەکانت دەشۆردرێت و بۆ دێننەوە ماڵەوە. کارزان فرسەت خاوەنێکێک لە خەسلەکانەوە بە 964 وت ڕۆژانە نزیکەی 50 فەرش دەشۆرین. هەر مەترێکیش بە 750 دینار دەشۆین. لە بەرخراپی دۆخی خەڵک و دواکەوتنی موچە داشکاندنمان کردووە. وتیشی فەرش هەڵخستنمان لە کۆڵپیاوان کردوێتەوە. خۆمان هەموو ئیشەکان دەکەین و هێنان و برنی فەرشەکانیش بە خۆڕاییە. پارێزگارە قۆز و شیکپۆشەکەی سلێمانی دیزاینێکی نوێی بۆ جلەکانی کردووە وەک خۆی دەڵێت هەر چوار پارچەی کوردستانی تێکەڵ کردووە. یەکەمین دیداری کوردناسی لە زانکۆی ئەمریکی سلێمانی بەڕێوە دەچێت و ئەمڕۆ هەڤاڵ ئەبووبەکر وەک هەمیشە بە جلێکی کوردی قاوەیی کەشخەوە لە دیدارەکە دەردەکەوێت. پەیامنەری 964 چووە بەردەمی و لەسەر جلەکانی دواندی. ئەوتی بنەمای ئەم جلانەم لە سەلاحەدین دەمیرتاشەوە وەرگرتووە. بەڵام کولتوری ڕۆژهەڵات و باکوور و ڕۆژئاوا و باشووری کوردستانم تێکەڵاو کردووە. هەرچەندە هەڤاڵ ئەبووبەکر لە زۆربەی بۆنەوە مەراسیمەکاندا بەجلی کوردیەوە دەردەکەوێت بەڵام وەک خۆی دەڵێت تەنیا 3 بۆ 4 قاتی کوردی هەیە و دووبارەیان دەکاتەوە. بەڵێ بەڕێزان سەرنجتان بۆ هەواڵێکی تر ڕاکێشم لە ماڵپەڕی 964 ئەویش ئەوەیە کە دەزانین پێشتر کۆمەڵێک هەڵمەتە بوو بۆ پاراستنی زمانی کوردی بڕیاردرا بوو کە تابلۆ گشتیەکانی شوێنە گشتیەکان بکرێت بە زمانی کوردی. لە هەڵمەتی حوتەمدا 207 شوێن ئاگادار کراونەتەوە کە دەبێت تابلۆکانیان بگۆڕن بۆ زمانی کوردی. لەو 207 شوێنە تەنها 6 شوێن تابلۆکانیان کردو بە زمانی کوردی بەڵام 111 شوێن ماون کە تابلۆکانیان بکەن بە زمانی کوردی لەبەر ئەوەی کە هەڵمەتەکە بەرفراوانەوە ئاگادار کراونەتەوە کە دەبێت تابلۆکانیان بکەن بە زمانی کوردی و ئەو 111 شوێنە تابلۆکانیان نەکردو بە زمانی کوردی سزا دەدرێن. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.